بار بە زانکۆی سلێمانیە دیارە زانکۆی سلێمانی دەبێت بە ئەندامی تۆڕی کاریگەری ئەکادیمی نەتەوەی گرتوەکان هەڵبەتە زانکۆی سلێمانی لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە پلی یەکەمدایە هەروەها لەسەر ئاستی عێراقیش پلی دووەم بەدەستێنە بە گفتوگۆکردنی زیاتر سەبار بە ئەندامبوونی زانکۆی سلێمانی و ئەکادیمیە هەروەها ئەو ریزبەندی کە بۆ زانکۆی سلێمانی دیاری کراوە دەچینە لای زۆر بەڕێز دکتۆر ئەرستۆ ناسر کە بەڕێزیان بەڕێوەبەری بەڕێبەتی ڕانکردن لە زانکۆی سلێمانی دکتۆر ساڵ لێ بێبانیت باش بەخێراتی دکتۆر زۆر سپاس بۆم زۆر بەخێر بێت دکتۆر دیارە زانکۆی سلێمانی دەبێت بە ئەندامی تۆڕی کاریگەری ئەکادیمی نەتەوەی گرتوەکان بەر لە هەر پرسیارێک دەمانێت باس لە تۆڕی کاریگەری ئەکادیمی نەتەوەی گرتوەکان بکەین ئەم تۆڕە چییە و چۆن زانکۆی سلێمانی دەتوانێت لە تۆڕێکی وهاتە ببێت بە ئەندام بەڵێ پێشێکی زۆر سپاس بۆم دەرفەتە UNAI کورتکراوەی وشەی ئینگلیزی United Nations Academic Impactە بە کوردیە بێ بە کاریگەری ئەکادیمی نەتەوەی گرتوەکان لە ساڵی 2010 بڕیاری لە درادا بمەزرە لەلایەن سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکانەوەی پێشتر بانکیمۆن ئامانجلەی کۆکردنەوەی ئەکادیمیست و توێژەرانی سەرجەم زانکۆکانی جیهانە لە پلتفۆرمێکە پێکەوەگریانە و زانیاریە بەخشەیە سەبارەت بە پرینسیپە گرنگەکانی نەتەوەی گرتوەکان و لە نێویشیاندا بابەتی هەژاری مافەکانی مرۆڤ چارەسەرکردنی قەیرانەکان و جگە لەمەش بەشێکی کار و چالاکیەکانیان ئەوەیە کە چۆن کار بۆ ئامانجەکانی گەشەپێدانی درێژخانی نەتەوەی گرتوەکان بکرێت هەڵبەتە ئەم پلتفۆرمە گرنگە بۆ زانکۆکان لەبەرەوەی ئەکادیمیست و توێژەرانی سەرجەم زانکۆکانی جیهانتوان لێرە کۆ ببنەوە بیرۆڕاکانیان ئاڵوگۆڕ بکەن و هەروەها چالاکیەکانیشان لەوێ دابنن چەند دامەزراوی ئەکادیمی لەم تۆڕەدا بەشدارن بەڵێ لە نزیکەی 1600 زانکۆی جیهانی لە 150 وڵاتی جیهانە ئەندامن و بۆ زانیاری بەڕێستان ئەم تۆڕە تەنها ناوەکی کاڵە ئاکادمیک ئیمپاکت تەنها شمولی زانکۆکانەکە دامەزراو ئەکادیمیەکان واتە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیان کردی تایبەت ئەمانە ناگرێتەوە تەنها تیشکیان لەسەر زانکۆکانە بەڵێ چۆن زانکۆیەک دەتوانێت بێت بە ئەندام لەناو ئەم تۆڕەدا ئایا هیچ تێچوویەکی هەیە هیچ کولفێکی لەسەر کە بتوانێت ببێت بە ئەندام تێیدا بوون بە ئەندام لەم تۆڕەیە لە ڕێی پێشکەشکردنی دامەزراوەکە خۆیەوە بێ و پرۆپۆزەڵێک پێشکەشەکەی فۆرمێکە پڕیەکەیتەوە ڕوونیەکەیتەوە بۆ چیەتەبی بە ئەندام و هەروەها چه چالاکیەکە لە ڕابردووە ئەنجام داوە پێیانەڵی دایانی لینکەکانی و پاش دراسەکردن و هەڵسەنگاندنی زانکۆکە ئەو کات بڕیارێن بە ڕەزامەندی یاخۆت ڕەتکردنەوەی داواکاریەکە کاتە زانکۆکە چۆن هەڵدەسەنگاندرێت دکتۆر لەسەر چ بنەمای پێویستە ئەو زانکۆیە چ پێوەرێکی هەبێت چ بنەمایەکی هەبێت کە ئەکسێپ بکرێت کە ببێ بە ئەندام بەڵێ مەرجی سەرەکی ئەوەیە کە ئەو زانکۆیە کە زانکۆ بێ وکوتمان مەرجەکانی تریش ئەوەیە کە کاری لەسەر ئەم پرۆژانە کرد بێواتە خۆی دەست پێشخەری کرد بێ و فعلەن زانکۆیەکی دام پێدانراوە بێ لەسەر ئاستی وڵات و نزیکی 2 هەفتە بۆ 6 هەفتەی پێچە بەڵام خۆشبەختانە ئێمە کە داواکاریمان پێشکەش کرد لە ماوەی نزیکی هەفتەیەکە وەڵامیان لێگەڕاینەوە و بەدەر لەوەی کە بووین بە ئەندام لە ڕێگەی ئیمێڵەوە وەکو بەڕێبەتی ڕانکین لەسەر خەتین کە بەدەر لەو خزمەت گوزاریانی کە ئێستا بەردەستەوەی بەخشن بە زانکۆکان شتی زیاترمان بۆ بکەن بە تایبەتی لەبەرەوەی لەم هەرێمەی خۆمانە و عێراق بەگشتی کار لەسەر و ئامانجانی نەتەوەی گرتوەکان زۆر کەم کراوە لە پانتایەکی زۆر بەردەستکە زۆریان پێ خۆش بوتیان کە زانکۆی سلێمانی هەستی بۆ بەرپرسیارەتیە کردو بەرامبەر بە جیهان بەرامبەر بە مرۆڤایەتی بەرامبەر بە زەوی پێمان خۆشە هەموو هاوکاری بکەین هیوادارین کە هاوکاریەکانیان زۆر لەوە زیاتر بێکە لە ماڵپەڕێکی خۆیانە بانگەشەی بۆکەن و یاخوددایانەوە باشە دکتۆر ئەم بوون بە ئەندامە گرنگەکەی لە چیدا دەبینەوە بە دیاریکراوی بۆ زانکۆی سلێمانی و هاوکات بۆ خوێندکارانیش بەڵێ بوون بە ئەندام لەم تۆڕەیە زانکۆکان لە ئاستێکی لۆکەڵەوە ئەگوازێتەوە بۆ ئاستێکی نێودەوڵەتی بۆ ئاستێکی گلۆبەڵ واتە ئێمە کە گەر کار بکەین لە ئاستێکی ناوخۆیە تەنها خەڵکی شارەکەی خۆمان وڵاتەکەی خۆمان ئاگاداری کار و چالاکیەکانمانە بێت بەڵام ئەگەر لێرە ئەندام بین ئەو کات کەسێک لەو پەڕی دنیاوە ئەتوانێت ناوبانگی زانکۆی سلێمانی ببیستێەوە ئاشنا بێ بە توێژەر و ئەکادیمیست و خوێندکارەکانی و سوود لەو چالاکیانە ببینێ لەو فکرانە ببینێت کە لەوێ بڵاوکرێنەوە هەڵبەتە کۆمەڵێک سوودی هەیە بۆ خوێندکاران بۆ مامۆستایان هەروەها بۆ زانکۆژۆک و دامەزراوە
ئەم ماڵپەڕە کاچیتە ناویەوە کۆمەڵێ زانیاری زۆر بە سوودی تایە لەسەر پرەنسیپەکانی نەتەوەیەگرتووەکان کە پرەنسیپەکانی نەتەوەیەگرتووەکان وەکو پێشتر ئاماژەم پێ یاخود با بڵێن ئامانجەکانی گەشە پێدانی درێژخانی نەتەوەیەگرتووەکان کار لەسەر ئەو قەیران و کێشە و ئاڵنگاریاناکە کە ڕۆبڕی مرۆڤایەتی بۆ تۆ لەسەر زەوی بۆ نەبابەتی هەژاری خوێندن کەش و هەوا ژینگە بابەتی سستینەبڵەتی هانی خەڵکی ئێن کە تا 2030 بەشێک لەم ئامانجانە بەدەست بهێنرێن هەڵبەتە لە 2015 ئەم ئامانجانە ڕاگەێنران قەرار وایە تا 2030 ببورن بەشێکی بەدەست بهێنرێن هەڵبەتە بۆ هۆی قەیرانی کۆرۆنا و کەمتر کارکردن لەسەر ئەم بوارانە ئەگەرێک هەیە درێژ بکرێتەوە بەڵام خۆشبەختانە زانکۆی سلێمانی ڕاستە کەمێک درەنکەوتوین پێشوەختیانی پێشەوەی بژبین بە ئەندامی ئەم تۆڕە ئێمە بۆ خۆمان استراتیجێکماندانەوەکو بەڕێوەبەتی ڕانکین لەسەر ئاستی زانکۆ پەیوەندیمان هەماهەنگیمان لەگەڵ سەرجەم کۆلێجەکان هەیە و ئیشەکەین بۆ بەدیهێنانی ئەمانە چۆن بۆ نمونە بابەتی کوالیتی خوێندن کارەکەین لەسەرەوەی کە چۆن خوێندنی زانکۆ باشتر بکەین پرۆگرامەکانمان ئەپدەیت بکەینەوە و بەدەر لەوە چۆن توێژینەوە لەسەر ئەم کێشانە بکەین بۆ کێشەی هەژاری چۆن چارەسەر بێ کێشەی برسێتی و هەروەها بەکارهێنان و بەرهەمێنانی بەرپرسیارانە زیاتر بە وازەحتری پرۆپۆزەڵەکان مامۆستا لە ڕێگەی توێژینەکان ئەخرێتە بەردەست کە بتوانن بەشێک لەو کێشانە چارەسەر بکەن خۆشازی لە شوازەکان ڕێگە چارە بدۆزنەوە بەڵێ لەسەر سێ ئاستا ئاستی وانەوتنەوە چۆن لە ڕێگەی وانەوتنەوە ینی ئەم ئامانجانە بە خوێنکاران ئەگەێنی تێکەڵێکی لەگەڵ وانەکانە لەسەر ئاستی توێژینەوە و هەروەها لەسەر ئاستی چالاکی ناو زانکۆ و دەرەوەی زانکۆ بۆ نمونە لەم چەند ڕۆژەی ڕابردووە نزیکە هەفتەیەک لەمەوبەر لێکێ لە کۆلێجەکانمان خوێنکاران کۆبوونەوە بەسەر پەرشتی مامۆستایەک سەردانی خانەی بێسەرپەرشتانیان کرد کۆمەڵێک پێداویستی بنەڕەتیان لەگەڵ خۆیان نابرد بەڵام پەیامە گرنگەکە چییە ئەوەیە کە بەڵێ ئەمەکو خوێنکاری زانکۆ و مامۆستای زانکۆ هەست بە و بەرپرسیارەتیاکەین کە جگەل لە ئیشکردن لە ناو زانکۆیە بڕۆینە دەرەوە و دڵی مناڵێکی بێباوک خۆش بکەین بۆ نەهدەیەکی بچووکیش بێ ژیانی ئەو مناڵە ئەگۆڕە ئەمە ئیشکردن لەسەر ئەم ئامانجانە بەڕای من زۆر گرنگە لەبەرەوەی کە خوێنکاری زانکۆوالەیەکە هەست بە بەرپرسیارەتی بکە و وێنەیەکی جوانی زانکۆ ئەیا بە دەرەوەی زانکۆش لەبەرەوەی تەنها ئیشی ئێمە لە زانکۆ فێرکردن و توێژینەوە و خوێندن نییە بەڵکو ئیشی ئێمە لە زانکۆ پەروەردەکردنی تاکە لەسەر کۆمەڵە بنەمای باڵا و هەروەها دوجار خزمەت گەیاندن بە دەرەوەی خۆی واتە کۆمەڵگە. باشە دکتۆر ئەم بوون بە ئەندامە کاریگەری لەسەر ئاستی ڕانکردنی زانکۆکان بەجێ دەهێڵێت؟ بەڵێ ئێمە خۆشبەختانە ڕانکینێکمان هەیە دەستگای تایمز هایر ئیدوکیشن ناوی ئیمپاکت ڕانکینسە واتە ڕیزبەندی کاریگەری هەڵسەنگاندن بۆ زانکۆکانەکە لەسەر بنەمای ئەوەی تا چەنە کاریان بۆ ئامانجەکان کردو کە پێشتر ئاماژەم پێەیە هەڵبەتە ئەم تۆڕە دەنگی ئێمە زیاترە گەێنە مامۆستاکان ئەتوان کار و چالاکیەکانیان یاخود باڵێ وەکو دامەزراوە کار و چالاکیەکانمان لەسەر ئەم پلتفۆرمە بڵاو بکەینەوە خەڵکێکی زیاتر بیبینە و سەبارەت بە ڕاهێنان و وەرکشۆپ کۆمەڵە وەرکشۆپ و ترینینگ سێشنی ئۆنلاینیان هەیە و لە ئێستا لە هەوڵین کە ئۆنگراوند واتە بە شخصیش بانکهێشتیان بکەین بۆ زانکۆی سلێمانی تاوەکو هۆشیارێکی زیاتر لەسەر ئەمە بڵاو بکەنەوە هەڵبەتە بیرمان نەچێ ئێمە ڕاستە لە قۆناغی سەرەتاین بەڵام بە گەشتیە و سەیری ئاینداکەین هیوادارین لە چەند ساڵی ئایندەیە کاری زۆر باشمان کرد بێ هیچ کەسێ نەمابێ لە زانکۆی سلێمانی یاخود لە ناو شاری سلێمانیشە ئاگاداری ئەم کار و چالاکیانە نەبێت. دکتۆر بەرسیف و وەڵامدانەوەی خوێندکارەکان بۆ ئەم پرۆژەیە چیە خود بۆ ئەم کار و چالاکیانە چیە خوێندکاران لێستا چۆن بدەم ئەم بانگە شێوەیەن؟ بەداخەوە لە ئێستا خۆمان نەزانین بەهۆی و هەلومەرجی بایکۆتەوە کە کاریگەریکی ڕاستەخۆی لەسەر هەم مامۆستایان هەم خوێنکارانیش دروست کردووە دۆخێکی دارایی زۆر قورسەوە تەسیری لەسەر سایکۆلۆژی سەرجەم چین و توێژەکان کردو بەداخەوە بەڵام سەرڕای هەموو ئەم قورسیانە لەسەر ژیانمان ئێمە نەوەستاوین و هەوڵین لەمەولا ئەم ئەندامبوونە تەنها ڕاگەیان لە ئاستی ڕاگەیاندانە بێ و ناومان چوبێتە ئەوێ و هیچ کار و چالاکێکی بەدوایانەیە بەڵکو لە ڕێگەی ئەو چانەڵانی زانکۆوە بۆنە لە ڕێگەی ئیمێلەوە
ئێمەڵە گەنەرین بۆ خوێنکاران چی بکەن لەم ماڵپەڕە چۆن سەبسکرایب بکەن تا نیوسلێتەرەکانیان بەدەست بکات تاوەکو زانیاری پێویستیان لەسەر کار و چالاکیەکانی تۆڕەکە بەدەست بگا و بێگومان بە هەمانگی لەگەڵ مامۆستایان و خوێنکارانە چی بکەن کە ئەم خەونەی کە هەمانە بخێنە واقعەوە دواری جێبەجێکردنەوە. شتێک هەیە ڕەنگەمە پەیوەندی بابەتەکەشەوە کەمێک دوور بە بەڵام خوێندکاران بەردەوام کە دەست ئێنە هەر ئیشێکە پرۆژێک زیاتر بیلەوەکەن تا چەندێک ئەم کارە ئەم پرۆژەی خزمەتیان پێ ئەکات لە داهاتوودا هەلی کاریان دەست بکرد یاخۆ بە شێوازێک لە شێوازەکان بتوانن شوێنی خۆیان لە شوێنێکدا بکەن و ئایا ئەم پرۆژێ هاوکاریان دەبێت لەو بوارەدا دەتوانن لە داهاتوودا ئەمە هەلێک بێت بۆی کە هەلی کاریان دەست بکە بە شێوازێک لە شێوازەکان بچنە پێشەوە ئاشنای خەڵکی زیاتر بن چاوکراوەتر ڕاستە ئەکرێ بڵین دەرفەتی کار دروستەکان نەک بە شێوازی ڕاستەوخۆ بە شێوازێکی ناڕاستەوخۆ کاتێک خوێنکارێک بۆ ئاگاداری ئەم بابەتانە بێ تاکێکی هۆشیارتر و پڕ زانیاری لێ دروستە بێ و ئەتوانێت ئەم هۆشیاریەی بەکار بهێنێ ئەم مامەڵەکردنەی لەگەڵ خەڵکە ئەم ڕاگۆڕینەوەی بەکار بهێنێ لە شوێنی کارەکە کاتێک پێشکەشی کارێکەکە باگراوندێکی باشی بێ بەڵام بە شێوازی ڕاستەوخۆ ئەرکی زانکۆژ نییە بە حقت کار بۆ خەڵک بدۆزێتەوە ئێستا زۆر بەڵە بەشێک ئەو کۆمنتان و سنەڵەن دامەزراندنەکەتان جوانیان شتێکی لەو بابەتە بەس بە حقت ئێمە تازە بکاتەوە لە داهاتوودا باڵین چانسی کارکردنیان زیاتر دەبێت بەڵێ ئێمە بەردەوام ئیشمان لەسەرەوە کردووە ینی پرۆگرامی خوێندنمان وا لێ کردووە کە هەناڵم هەمووی بەشێکی کە لەگەڵ بازاڕی کارا بگونجێ بەڵام دوجارەوە ئەرکی حکوومەتە پرپرسیارەتی حکوومەتە و کەتی تایبەتە کە سود لە تواناکانی دەرچوی زانکۆ بۆ وەربگرێت. باشە دکتۆر هەڵبەتە بە پێی نوێترین ڕیزبەندەکان زانکۆی سلێمانی لەسەر ئاسی زانکۆکانی سلێمانی خۆشبەختانە پلەی یەکەمی با بڵێن هەرێم پلەی یەکەمی بەدەستێنا و لێراقش پلەی دووەم ئەمە لەسەر چ بنەمایەکە وە گرنگی ئەم ڕیزبەندیش بۆ زانکۆی سلێمانی چۆن دەبینن؟ بەڵێ هەڵبەتە ئەمە یەکەم جار نییە خۆشبەختانە کە زانکۆی سلێمانی ئاستی یەکەمی هێناوە لە پلەی یەکەمی بەدەستێناوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە ڕانکینەکانی پێشووترە هەر یەکەم بووین لە وێب متریکس لە وێب ئۆف ساینس و سەر ئاستی عێراق چوارەم و سێم و ئەم جارە دووەم بووین. هاوڕەیەکم پەیوەندی پێوە کردم لەم ڕۆژانە دوێنەیە کە ئەم هەواڵەی بینی وتی بم بایکۆت و گوزەرانە خراپی ئێستا زانکۆی سلێمانی یەکەمی کوردستان و دووەمی عێراق جا خۆ بەخوا گەر وەزع باش ببێ ئەبێ زانکۆی هارڤەرد و ئۆکسفۆردیش لە خۆیان بترسن. بەڵێ تەوانەوە وەکو نوکتەیەک باسم کرد ئیشەڵا لە نقطەیەکیشا ئێمە ئەگەینە ئاستێکە لە ئاستێکی جیهانیا کێبڕکێ بکەین و ئاستی وڵاتیش تێپەڕێنین بەڵام هەڵبەتەوە لەواچێ لە دوورمەودا ڕووبایە خۆت پێویستی بە زەمینە سازی و کاری بەردەوام و بەردەوامی هەیە ئیشی باشمان کردووە بەڵام ئەمە کۆتایی گەشتەکە نییە پێویستمان بە هەوڵ و ماندووبوونی زیاترە. بێمەوە سەر پرسیارەکەی بەڕێزە ئەم ڕانکینە نوێیە پێوترێ AD Scientific Index و بەپێی ئەم ڕانکینە بەڵێن ڕانکین مەبەستمان بۆ بینەران ڕوون بێ ڕیزبەندیە ڕیزبەندی واتە بۆ منە تۆ چەند شتێکە هەیە هەڵسەنگاندنیان بۆکەیت لەسەر چەند پێوەرێک بۆ منە لە ئۆتۆمبیلەکان ئاڵی چەند ئۆتۆمبیلێکمان هەیە یەک پێوەردانی ئەڵێ لەم پێوەرەیە فڵانە مارکە باشتر لە مەیتر بۆ زانکۆکانیش تقریبن هەمان لۆجیکە هەمان شێوازە زانکۆکان لەسەر کۆمەڵە پێوەەر هەڵەسەنگێنرن لەمەیانە تەنها بایەخ بە ژمارەی توێژەران ببوورە ژماری توێژینەوەی توێژەران بەهێزی کاریگەری لەگەڵ ژماری توێژینەوەی توێژەرانە ئەو ئیمپاکتی کە دروستی کردووە تا چەنە لەلایەن توێژەرانی جیهانەوە بەکار هاتووە. بەڵێ ئەگەر بێت و بچمە ناو وردەکاری زیاترەوە شتێکمان هەیە پێوترێ H index I index و هەروەها citation ئەمانە هی گوگل سکۆلەرن گوگل سکۆلەر داتابیسێکی پەبلیکە کە هەموو مامۆستایەکی زانکۆتوانە هەژماری تیا دروست بکاوکە و چۆن فەیسبوکمان هەیە ئینستاگراممان هەیە تۆڕە کۆمەڵاتیەکان بەڵام ئەمە تایبەتە بە مامۆستایان توێژینەوەکانیان لێوە بڵاوەکەنەوە و ئەم دەستگایە AD Scientific Index پشت بە گوگل سکۆلەرە بەستە بزانێت چەند مامۆستایی چەند توێژەری چەند توێژینەوەی هەیە چەند جار بەکار هێنراوەتەوەکو سەرچاوی زانستی لەلایەن توێژەرانی جیهانەوە. طبعا ئەمە جێی تەقدیرە مای دەستخۆشیە پێویستە زانکۆی سلێمانی و خەڵکی سلێمانی بە ینی بە دڵخۆشیەوە و بە سپاسگوزار بن بۆ ئەمە چونکە خۆتان نەزانن لەم دۆخە خراپی ئێستەیە مامۆستایانی سلێمانی کە سەر ڕاینەبوونی هاوکاری
ئامادەی ئەنجامانی توێژینەوەن یعنی ئەمە بە حەقەت پێویستەکە زۆر تەقدیر بکرێت. گرنگیەکی بە زانکۆی سلێمانی چۆن دەبینن؟ گرنگی هەیە کاتێک من وەکو مامۆستایەک یاخود هاوڕەکانم لە زانکۆ ئەبینین ئاستی زانکۆکەمان ڕۆژ بەڕۆژ لە بەرەو پێشچوونایە هەوڵی زیاترین شۆن خۆنی زیاترەکەین لەگەڵ خوێنکارانە بە تایبەتی خوێنکارانی ئاستی خوێنی باڵا هەوڵین بیر لە پرۆژەی نوێتر و بواری توێژینەوەی بەهێزتر بکەینەوە وا بکەین لە ڕێی توێژینەوەەوە ناوبانگی زانکۆمان بگەێنین بە هەموو جیهان تاوان ئەم ڕانکینانە تاوەکو بەرز بیتەوە زیاتر لەلایەن خەڵکی دەرەوە شەناسرەی و ئەمەش کاریگەریکی پۆزیتیڤ زانکۆی سلێمانی و زانکۆکانی دیکەی کوردستانیش بکات بە ئاستی زانکۆکانی جیهان و پلەبەندی و ڕیزبەندیەکە لەگەڵ ئەواندا بەدەست بهێنرێت. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر ئەرستۆ ناسر بەڕێوەبەرایەتی ڕانکینگ لە زانکۆی سلێمانی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ زۆر سپاس بۆ میوانداریە. زۆر بەخێر بێت.